تورکیا بە هەزاران سەرباز و دەیان بنکەی لە هەرێمی کوردستانە هێشتا بە ئاڵایەک تووڕە دەبێت. کاردانەوە توندەکەی تورکیا چ ڕاستیەکی دەرخست. پەیامە توندەکەی دەوڵەت باخچەلی دژی پاسەوانەکانی بارزانی بەهۆی بوونی ئاڵای کوردستان بووە لەسەر شانی پاسەوانەکان. ئەمەش قسەی ژووری بازرگانی جەزیرەیە لە باکووری کوردستان. هەنگاوێک تووڕەیی بارزانی بە دوای خۆی داهێنا. بەیاننامەکەی بارەگای بارزانیش جارێکی تر تووڕەیی تورکیای هێنا ئاراوە. داوا دەکەن بارزانی و پارتی داوای لێبوردن بکەن لە کاتێکدا تورکیا هەزاران سەربازی لە ناو هەرێمی کوردستاندا هەیە. بەدەیان بارەگا و بنکەی سەربازی دروست کردووە. ئاڵای تورکیای بەسەردا دەشەکێنێتەوە. سەرکردە و خەڵکی مەدەنی دەکوژن. زۆر جاریش جگە لە ئاسانکاری و هاوکاری پارتی و هێزەکانی لەو سنوورە هیچ کاردانەوەیەکیان نەبووە. کەچی سەرەڕای ئەمە هێشتا بەیاننامەیەک لەو حیزبە قبوڵ ناکەن. ئەوەی بۆتە جێڕەخنا لە بەیاننامەکەی بارزانی ئەوەیە پێشتر چەندین پێشێلکاری دیکە لەلایەن تورکیاوە کراوە. پێویست بوو لەسەر پرسە نیشتیمانیەکانیش هەڵوێستی هەبوایە، نەوەک تەنها کاتێک بێتە دەنگ کێشەکە پەیوەندی بەخۆیەوە هەبێت. کاردانەوە توندەکانی تورکیا بەرامبەر ئاڵایەکی کوردستان لە شانی پێشمەرگەیەک کە ئەرکی پاسەوانی لەسەر بووە دەری دەخات ڕقی دەوڵەتی تورکیا بەرامبەر کورد و کوردستان و ئاڵایە، نەک وەک ئەوەی زۆر جار دەیڵێن دژی تەنها هێزێکە.